خۆپیشاندەرانی ناڕازی کورد ڕۆژی شەمە لە دەرەوەی کۆنسڵگەری رووسیا لە شاری هەولێر گردبوونەوە و ئاڵای کوردستانیان دەشەکاندەوە و وێنەی سەرۆک ڤلادیمیر پوتینیان بەرز کردبووە. گردبوونەوە ناڕەزایەکە بە 2 ڕۆژ دوای ئەوە دێت کە سوپای عێراق شارۆچکەی ئاڵتون کۆپری لە دەستی هێزەکانی کوردی سەندەوە، ئەمەش دوای شەڕێکی کوردخایەن بەڵام قورس ئەوەی ڕۆژی هەینی ڕوویدا. بەمەش هەفتەیەکی توندی کردەی لەشکری گەیاندا ئەو پەڕی و کوردەکان چەندان ناوچەی ناکۆکی لەسەریان ڕادەستی هێزەکانی حکوومەتی ناوەندی کرد. ڕێفراندۆمەکەی مانگی ڕابردوو ئەوەی کوردانی هەرێمی کوردستانی عێراق ئەنجامیاندا و دەنگی بەڵێ بۆ سەربەخۆیی و جیابوونەوە لە عێراق سەرکەوتنی تۆمار کرد. ئەو ڕێفراندۆمە بوو کە خێرایی بەسەر هەڵدانی ئەم قەیرانەی هەنووکە لەو هەرێمەدادا. حکوومەتی بەغدا ڕێفراندۆمەکەی ڕەت کردوتەوە. هەروەها سەرجەم رووسیا و ئێران و تورکیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش ئەو ڕێفراندۆمەیان ڕەت کردوتەوە.